سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەیەم زارەی دەنجی خەڵک هاتووتنە نەحەی قەسرۆک باز لە پرۆسەی هاوسەرگیری دەکەین لە نێو گەنجان با بزانین چ هۆکار کاریگەری دەکاتە سەر پرۆسەی هاوسەرگیری لە نێو گەنجان بەرزبوونەوەی نرخی زێر و دۆلار کاریگەری کردوتە سەر پرۆسەی هاوسەرگیری فەرموون بینەریان بەرنامەیە بن. ئازیجان سڵاتان ئالەکە سەلام سەرچاوم بەخێر بێ. بۆ پرۆسەی هاوسەرگیری لە نێو گەنجان کەم بۆتەوە تۆ وەکو دوکاندارێک و بازرگانێک هۆکارەکەی بەرزبوونەوەی نرخی زێر تاسیری لە پرۆسەی زەواجی کردووە؟ زۆر تاسیری کردووە ئەنجێر مقابلی تقریبا دوو بەرامبەر لێهاتووە پێشبەرین و کە عالەمێکی ژیان وێدی نەمووە چ معیشەت نینە زیراعەت نەهاتەوە دو ساڵە ئەنی جافۆف چێ بوو وەکی گوتی غڕامەزێری 42,000 بوونکە تقریبا 74,000 زۆر بەرز بۆتەوە ئەنی ئەو سەرگیش بکات حەلقە دەکە حەلقەژی دێ بۆ کڕی احتیمالە پشتی ده ڕۆژێکێدی ڕاستن تێک دەچیتە مەسەلەوەن ئەو دەرێتێک کە زێرەکان بکرێت زێرەکەش ناکرد نەشێت بکردەوە پێچینەوەی بکردەوە ئەو جەشن لێ ڕاوەستەوە عالەمەکەژی مادی چکات ئەمە ئەو ڕاوەستەوە زۆر دێتە لای تۆ خودی کیم بووە پێشبەرین وکەوە یعنی احتیمالە ڕۆژێ بەرین و کەختێ زێرە ئەرزان حتا ڕۆژێ باید تقریبا نزیکی 7-8 ملیۆن مان فروشت یعنی کیلو 2 کیلو زێر مان فرنەوەکە ڕۆژێ خەر احتیمالە حەلقەیەک گوارکێکی بچووکە ئەوە دەچیت زێتر نر ئەو کەسانی کە هاوسەرگیریش دەکەن بامڵێن پێشتر چەند زێریان بۆ بووکەخانی دەکرد و ئێستا چەندی دەکەن وەڵە پێشتر تقریبا ئەمە یعنی کێم چێکردەوە 30 مسقالی بوو ئێستا نەشێت سەدی بکڕیت ئەنی گەلە دی حەلقەکی بۆ کردیت 5 غرام 6 غرام یعنی حتا حەلقە 5 غرام جەم دەینە بیست وڵە گەلەکە کەشەی کێمتر لێ بکە بڵە 3 بیت 4 بیت دەبچەک ئەودی پارە مەنینە لە پێمەدۆن نەکو مەسەن ئەودی پێ بکردن زێر وەکی دیژی سەر وەرەقەیە سەوارەکە دەبوو نویسیت مەسەن دە زێرێتە دەف من ئەبجاتۆ بوتە بکڕم ئەوژی الله یعلم کۆدی کردەوە ئەو ناکردەوە ئەنمە گشتی بەرزبوونەوەی زێر تاسیری لە پرۆسەی هاوسەرگیری گەنجان کردووە گەلک و گەلک تاسیر کردیە حسابکەتنوکە 100 غڕامی بکڕی مقابلی 200 بەریە ئێستا بەرینوکە بە 42 بوونکە بە 74 غڕامی ئەنی مسقال دەکردێتە 370 زۆر بەرز بووتە و ئەو دلارش تاسیرێکی تاسی لە عالم کردیە ئەکە ئەو دلارە نەداو بەزید ئەو شکلە بیت خودی عالم زەحمەتە زۆر ژیان زەحمەت کردیە سوکۆمە وسانە بە سوکۆمە هەرجا ئێوەریە حینە دنیا خراپین بوو ئەرێ وەڵڵا سڵاوتان سڵاو سەرچۆ هاوسەرگیریت کردووە؟ نەخێر بۆ هەتا ئێستا هاوسەرگیری خودێ مبخۆ ینی تشتێک بوو من وەک بێژن من vê حتا vê govê dil ser nebûye bes wek îmkaniyat bît min îmkaniyat hebin û hebin jî yê holê we baş bît yê evêdî bîtin îmkaniyat hebin bes heger tu mitabeqa xelkekî bikey û vê govê em bêjin yê hey 3 kurêt heyn 4 kurêt heyn mala xwe da dî çîte pêşkêçekê bû kurê xwe sab کو بو کوڕێ خۆ بینی دەبێژنێ 300 غرامێت زێڕا 400 غرامێت زێڕا حتا 250 غرامێت زێڕا فی گۆڤێ متابعی بکە زێر هەفتەی و 4 یا هەفتەی و 3 یا gelek girana heger tu vê govê bîniye mistewayê giraniya zêrê tu 200 grama hesab bikey teqrîbî nêzîkî du defter û nîva pitir çî hindek kesê heynd mala xwe da yanî pêçênabît 3-4 kurê heynd lê çît bû kurê xwe ji negênît hêşta ew xilas negirî hêşta deynêdî xilas negirîn êgerî dête bere bû me bixwe wek me gotî ehtimala hey bû min adî bîtin û bû gelekê dî ji hebîtin yanî tiştekê normal bîtin yê hebît mala xwe da û şêtin îmkaniyatê baş bin
بس اوی گلک تأثیر الخلقی کری هر زیر و هر نوف مالیا و هر تشتکی تو سحکه گرانت سیگه دواکی تشتت نوف مالی هر قمصورة و دیا طغمه خرطش هر تشتکی هبیتن یعنی گلک تکلیفت کد اوی تکلیفه یا زیرب تایبتی گلک تأثیر وشولی کری یعنی گلک گنجا ماینت واساکو نشین و گوه یعنی ظالمه یعنی نشید سه چهار کرید هین بو کرید خود چید جناب خوازید دەشێوشی گشتی زێر دۆلار تاسیری لە بله دلار و گوه بچلو هشتو تشتکویا زیر بحفته و سیویا یعنی وکی ما گوتی گلک تأثیر زیده حدی هاوسەرگیریت کردووە نا والله بۆ ئێستا سەرگیری والله چه بيجن يعني بو وضع دولوي يعني بي شولي بي كوري بار بهندي سببت رئيسية آوانا يعني بو مقصد پورا يعني پورا يعني گنج شور نبید موده بجنه چینی یعنی پارە تاسیری لە گەنجان کردوکە زور ڕوونەکەن هاوسەرگیری والله چه بيجم يعني هي روتت كاتيج دي صح كاين بخدي وكيلا دي باش تاع جحيل برو ناينن عمت بيبابي هنك خونا شاوتين يعني تشتهوي والله مفلسيو دي هي مفلسها كوبرو شو خوشيت قال عيلو خنو بعد خيزونو خو عندي ببوريا مشكلة تودي نو برو دو زيدابن شو خوشيت الدنيا يعني مرتوحني دقاكي موجنين انا هو بوتشا باش زێر ئێستا نرخەکەی بەرز بوو دۆلار زێر های فڕی بوو و تاسیری لە گەنجان نەکردووە تأثيرك زيادة هاري ورا كاس أنا شت خليب ده بوجنينوني تو ناوێری ئێستا خۆت لێ بدەیت والله برو ناولام نشي ما بيتشنوبي زحمت هذا بيني برو بينا ده بارك واحد بس مودي چه بارك واحد تجوير دايم كم نسمع مروبه ما چه بارك بينونا زحمت يعني اكو هوري كوري ها بيت حكمت سلفي زواجي چه كتب بو جحيلو سلفي زواجي دا 5 مليون تاسيري هبوا على سكن اري ولا فرق نوكا سلفي زواجنيا نوكا كهابي العالم دي خودت تبع خود جحيلت بير بيجنينوين هذا انت 29 صوره دي ماسي صوره مروبه بيجن برو هاولو من اینو مودی نشته دخوازیست کسی نه اولا نچومه اما از درو خونو بینم ما از چپ چمه آره اولا انشالله دبتا قسمت بیا خود انشالله رحمت دای گوبتا قسمت یا کسا بشتشی کم بتو راز ده انشالله بیا خوده والله تو اتویت هایت کم کتشتاکی کم روزی من بس پون نزبه کو کم تاکنو کتیوه جو قصریم سوره برو نلوزم لیر زور دعوا ده برو آره اولا نکاو بیا مدل خونی و سورو يعني خدي في يوم العربونيش نوجو زحمتها ايوه والله دست خوش عزيز كاكا بروسي هاوسەرگیری لە نێو گەنجان چۆن خدي برو نمایا گلکو کم بی بشولیو دا کبرا جحیل اما جنی بینید هر مال بید ماده چی کرد هر مال بید جنیش دی اینیتن نه مصرف و نه شوله و نه عمله دی چوش جنینی نه خود نوینید و زرجی گلکی گرام پیشی دلارجی گرام بو اف زره گرام بو و کبرا بطال المال دی چو جنینید نه خود مدرسه خلاص کرده تمار این تخوره اره والله سەمان لەگەڵ زێڕەنگر و کردووە دەر زێڕەنگر دەڵێ ئێستەوەی لێ هاتووە هەر کچ و کوڕا هە بە ئەڵقەیەکی ڕازی دەبن خودم اوجی رازی بید ماد بشولیه دی چکرد نکو بلا مازنک بیت مال دی شیپ جهلگی کرد به زیرو به امیتش مانه بس کبرا بطاله شول نینه همه جن اینا دی بطال دی چکرد نبیتا بله بیتا بالا صبح دی عیال کفته دیوی ماسانی نه اره والله همش برند یک جار جحیل امانو که ابد هم مناجی نبیا خود گلکو کیم بی زۆر بەکەمی ئێستا گلک و گلک وقتی 5 میلیون دان هنگی
عالمی اما جاره که دست آفتا جنو جنتینان یعنی ئەو یارمەتیە باش آره والله گله باش ان شاء الله حکومت ما در بخیته به جاره کادی ئەس دەکان بێتەوە ان شاء الله گره والله گله از که بسیارا کی جهل قد بسدا خوزی که با خوزی 5 میلیون دابا نما دابا خوز جنینا با آره والله ئێستا زێڕ و دۆلار تاسیری زۆر لە گەنجان کردوانە بالگرانیەکی زۆر دەڵێن گەنجان لەی دەکەن دەڵێن بالگرانیی زۆرە لەسەر شارمان آره والله بیشمت زیری و دلار ها دلاری 25000 چوسه ها ورقه ما گلنی نبود 25000 زیر بو 370 نه والله بجحیل پیچینوی و یه باطل هیچی نه والله چنینوی هاوسەرگیریت کردووە بله چەند ساڵ دەبێت خودی اول تقریبا 3 سال 4 سال کاس سەرکەوتبی اشترا زیاد ئێستا دەبینین گەنجان زۆر بەکەمی دەستە نێو پرۆسی هاوسەرگیریەوە هۆکاری کەمبوونەوەی پرۆسی هاوسەرگیری لە نێو گەنجان زەواج بۆ چ دەگەڕێتەوە خودی زواج بر وی قیرانیه و سرندی دا زیره که گرانه زیر و پاره نهیه گنجه که هماده رابط و خلق دتو ایشه کنینه شول نینه دیچته دروه بله بروی تشتیا کس زواجی ناکد و ایدی ناکد ئێستا دەبینی گەنجان کەم دەکەن لێرە بله گلکی کم بنوه باشە پێشتر حکوومەت یارمەتی سلفێ زەواجی دەدا بله 5 میلیون نکد دا عالم شام بخود تشتگی بکن بس نوکا نینه نوکا دی بجی خیرانه دی چیز زواجی کد بارد مالا خدا نینه خرده اینه نشد زواجی بکن ما بو چه اوسا خیران چارەسەر بۆم بابەتە چییە ئەگەر چی بکرێت بۆ ئەوەی زیاتر هانی گەنجان بدرێ بسنە نێو پرۆسی هاوسەرگیریەوە خود حکمتا که راوری کاری بکد و هفت سلفانه ایدی کد و ایشالله جهلکان جی ایشالله جن دینه زێر وای لێ هاتووە دەڵێ کەس گەنجەکان دەڵێ ناوێرن خۆمان توش بکەین یعنی ئەوەندە بەرز بووتەوە نرخەکە و زیره که هند برز بوده با کس نشید اما بکرید نزدیکی زیره کام بید هر اما سیکه که ببینه خو کس نشید بیچید نزدیکی زیر بید هر دکانه کان خر خالیه سلااوتان نەبێت ساغی سپاس ممنون هاوسەرگیریت کردووە بله چەند دەبێت حیفکه بەسەر خێرە پیر ممنون ساغی بەدڵی خۆش ساغی ممنون باشە دەڵێن زێر و دۆلار زۆر تاسیری لە گەنج کردووە بۆ ئەوی گەنجان کەمتر ڕوو لە هاوسەرگیری بکەن پرۆسی زەواجی پێبین تاسیری کردووە والله زر و دلار راستی فرقیه که گله که کفتی دلار گرام بی زر جی یا برچه که هر دو که گرام بین يعني هذا اتمنى تفسر اتفاق هر دراخه يعني كتشكر اگر اتفاق بين هذا نبتوريشه بس برا بتر اتفاق نابن سروي تشتي ركنا كان سروي تشتي هذا دبت بارجراني بو هر دراخه بو راخي كوري كونش الزواج بكتن وافتشتجي تاخير بتوي برچه والدف مهميو افتشتيت هين تو چەند زێر من چل مسقال كربون بس يعني نركفتنا بينما ذهب كد في ظروفي دون نحكم زيرا باله یعنی پێک هاتنتان کردووە لەگەڵ بله بيكاتنا كري يعني زير جرام بيتن من ظروف نتواصبون زير بكرم هاتا بوشي خسته بله چەند گرنگە حکوومەت یارمەتی گەنجان بدا لە پێدانی سلفێ وەکو 5 میلیۆن پێشتر ئەیدا چەند گرنگە دووبارە بگەڕێتەوە نێو گەنجان بوركه جلك وجرانجا يعني هو 5 مليون اگر بجمتا بروسا وسرگيري كامل بنه تكرن چتشت وصلنا مينيتن دي يعني زواج كامل به تكرن او 5 مليون مصرف مالويه بيكو زوا كامل دي به تكرن يعني اول جي تشتكي همي گنجا پورا نين البردست اف 5 مليون اگر هبن دي گلا باش بيت ودي جحل جي سحكن الزواج دي زواج بيكينن زيادترش نوكك وصا بپورایی دلار گران و زر گران
ساڵتان سەرچەوە خێر هەدەن هەوسەرگیریت کردووە ناوەڵە بۆ تا ئێستا هەوسەرگیری والله gelek û korêtkeni ji wana jî ji ber giran bûna zêrî û gavî ez enûgem tê dibûrîn û gorekê serekgek û hetanûke ez û gelek gencê dî jî prosa hevsەrgiriyê nekirdiwe باش خۆت ببینی برادەرەکانن برایەکان کەسەکانی دیکە ئەگە بەراورد بکەین بە ساڵانی ڕابردوو پێشەوەی نرخی زێر بەرز بێتەوە دۆلار بەرز بێتەوە پرۆسەکە زۆرتر نەبوو بوو بەرەڵە طبعا وەگی کۆرە هەی û zêrê erzan xelkî gelek prosa evjînê dikir bes nûke da vî ez enûke ez rov gelek nedixuşin û zêrê giran e ji ber hindê gelek genç neşin prosa evjînê bikin بەڵێ بینیارانی خۆشەویست ئەوەی گویستی بوون ئەمە ڕابوو چوونی گەنجانی نەحەی خەسرۆک بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا ئەڵلقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەستپێرام خواتان لەگەڵ